قسە و باس و گفتوگۆکەم لەگەڵ یەکێک لە موزیسیان و گۆرانی بێژە هەرە دیارەکان بێگومان خاوەنی چەندین بەرهەمی زۆر تابەت و ناوازەیە ئەویش زۆر بەڕێز کاک چیان مەدەنیە بێگومان لە ئێستا سەرقاڵی چەند بەرهەمێکی نوێیە و لە کۆتایی پرۆگرامیشا سوپرایزێکمان هەیە بێگومان لەلایەن خۆیەوە پێم خۆشە کە لە کۆتایی پرۆگرامەکەیە ئاماژەی پێ بکات. ئێستاش لە ڕێی سکایپەوە لە وڵاتی سویدەوە کاکچیام لەگەڵە. کاکچیا سلااوت لێ بێ و ئێوارەت باش بێ. ڕێز و سلااو دەروون خانم، سلااومەیە بۆ جەنابەت بۆ پروگرامی کورتسات. خۆشحاڵم کە منتان بەسەر کردوێتەوە لە خزمەتم. سپاس بۆ تۆ و سپاس بۆ کاتەکەت کاکچیا. لە ئێستاە بە بڵێن سێ لە بەرهەمە نوێەکانت کە گۆرانی و هەروەها موزیکن کاری کلیپی بۆ کراوە. پێم خۆشە باسێک لە بیرۆکەی بڵاوکردنەوەی چەند بەرهەمێک بکەین پێکەوە تا چەند قورس بوو بۆ تۆکو و هونەرمەندێک کە سێ بەرهەم پێکەوە کلیپ بکەیت و تۆماری بکەیت و بڵاوی بکەیتەوە. مووی ئەرکێکی قورسە بە تایبەتی گفتووی کارەکە لە خۆناخێکی تۆزێ پرۆفشناڵی خۆیدا تێبپەڕێ کارەکە خۆی قورسە یەک بێ خورشەجا چەند کاریش بێ کە قورشایەکە بێگومانەوەندە بەرابەر زۆرە بێ. من ئەم سێکارم وێگرانە کردووە لە مەودایان دەبیندا هەبووە، بەڵام بەهۆی ئەوەی کە کارەکانم من لە تەلەڤیزیۆنەکان زۆر بەکەمی بڵاو دەکەمەوە ئێستێ وابزانم لە شاشەی کورسات کە بڵاو دەبنەوە هەر نوێن ئێستێ شەر نوێن چاوسێ کلیپێکە هەڵم بژاردەوەم شۆکانە پێشکەشی بکەم هەرحاڵ ئەو یەکەم جارە لە کورسات بڵاو دەبنەوە. زۆر پێخۆش حاڵین بۆ کاکچیا کە بگومان بەشێک لە بەرهەمەکانی خۆت نردووە بۆ کورسات و لەڕێی کورسات مەگەزینەوە قسە و باس و گفتوگۆی لەسەرەکەین. پێم خۆشە خۆت باسییان بکەیت بۆ ئەوەی کە ئاشنا بین ئێمەش پێی باسێک لە تێکس و ئاوازەکان بکەین و باسێک لە ڤیدیۆ کلیپەکانیش بکەین هەمووی لە وڵاتی سوید کراوە یا خۆت سروشتە جوانەکەی کوردستان یا خۆ وڵاتێکی تریش بەکار هاتووە. من کارەکانم زۆرتر هەمووی لە سوید دەکەم بەهۆی کە زۆر کەم گەڕاومەتەوە کوردستان. ئەو سێ کلیپی کە ئەم شەو ڕەنگە مەجال هەبێن فەرشا بەکردرێن یەکیان کلیپێکە پارچە مۆسیقایەکە لەسەر ئاوازی با بڵێن یارم دەمێکە بە پیانۆ من کارم لەسەر کردووە. ئەم پارچە مۆسیقایە لە ئەڵبۆمێک بەناوی نۆستالژیدا من کاتی خۆی چەند تراکێکم هەر بە پیانۆ کار لەسەر کرد و بە ئینسترومنتال دروستم کردووە. کاری یارم دەمێکە لە کۆتایی ساڵی 2021دا کلیپی بۆ کردرا کە کارەکە کارێکی تەنیا مۆسیقایە، کاری وێنەگرتنەکە لەلایەن برای خۆشەویستم کورد عومەرەوە کاری بۆ کردراوە، هەری مۆنتاژ و دەرهێنان و شتەکەشێر خۆم کردومە هەروەکتم پارچە مۆسیقایەکە. کارێکی تریشیان کە گۆرانیەکە بە نێوی تاوانبار لە ئەلبۆمی نیگادا کە پارەکانە بڵاو بووە لەوێدا و کارە بڵاو بۆتەوە کە لە تێکستی کاک سۆرانجافە ئاواز و دابەشکردنی کاک عەلی شەریفزادەیە باڵێن میکس و ماسرینگی کاک ئومید ڕاهرەوە کاک کوردە وێنەکانی گرت و خۆشم کاری دەرهێنان و باڵێن مۆنتاژم بۆ کردووە. کارێکی تریشیان بنێوی بارگەی هیوایە کە من تێکست و ئاواز و دابەشکردنی خۆمە ئەم کارە لەسەر ئەو ساتە وەختەیە کە من بۆ ئاخرجار شاری مەهاباد و ڕۆژهەڵاتم بەجێهێشتووە لەسەر ئەو بەیانیە زوویەیە کەم بە تەمەنی 13 ساڵ بووم وابزانم سعاتی چواری بەیانی بوو خەبەریان کردینەوە ئەوەی کە باوکم پێشمەرگە بوو ئیتر نەمان دەتوانین لەو شارە بمێنینەوە ئیتر ماڵ و ژیان و جیران و ڕەفیق و خزم و کەس و هەمووی ئەو بەیانی بەجێهێشترا. جا منەوە هەر گرەیەک بوو لەسەر دڵم کە لە کارێکدا پێم خۆش بوو کاری لەسەر بکەم کە وەژێشێک لە کلیپەکانە و هەروەک ئەرزم کردن تێکست و ئاواز و دابەشکردنی خۆمە لەو کلیپەدا خزمێکی نزیکی خۆم کوڕێکی بچووکە بەنێوی کاک دیلانی
ئارامبیگلەری کە ڕۆڵی مناڵی من لەوێدا کایاکە کەو کلیپەشە کا کووردە وێنەی بۆ گرت و خۆم کاری دەرهێنانم بۆ کرد و هەشتی کلیپەکەشم بۆ ناردوون کە پێی مەجال هیوادارم بڵاو بێتەوە. کەواتە کاک چیا با ئێستا بەرهەمی بارگەی هیوا ببینین لەگەڵ بینەرانە بەشێک لە کلیپەکە بینین و گفتوگۆکانمان بەردەوام یەکەین. فەرموون. کاکچیا دەنگت هەر خۆش بێ پێم خۆشە پرسیاری ئەوە بکەم نووسینی تێکست و ئاوازدانان و هەروەها تۆمارکردنی بڵین بەرهەمەکانی خۆت بە شێوەیەکی کشتی ئەمە تا چەند ئاسانکاری بۆ کردویت لەنێو وڵاتی غەریبی چکە زۆر جار هونەرمەندان گرفتی بە بڵین نووسینی تێکست یاخود کۆکردنەوە جارێکی هونەرمەندانیان هەیە و ئاوازدانان و زۆر بابەتی تر کە هەندێک جار ئەیکەنە بیان و بۆ ئەوەی کە بەرهەمیان کەمە لە نێو تاراوگەیە. بێگومان ئەو بەشانەی کە ئاماژەت پێدا دەروخان هەر یەکە و قۆناغێکی سەختە کە دەبێتی بپەڕێنی بۆی کە بەرهەمێکی سەرکەوتوو دروست بکەیت بۆەوەی کە تۆ باسی ئاماژەی پێدەکەی هونەرمەندان هەموو بەرەوڕوون لەگەڵ ئەو کەند و کۆچبانەوە ڕاستە بەڵام من نازانم شانسێک بووە چۆن بۆ کە توانیمە بە هەرحاڵانی کەم ئەو پێداویستیانە تا ڕادەیەکی زۆر بتوانم هەروە خۆت ئاماژەت پێدا لە غەریبایەتی لە نەبوونی ئەو کەسانەی کە لەو بوارانەدا کار دەکەن لە دەوروبەر مەجبور بۆ خۆم زیاتر پڕژاومەتە سەرکارەکان هەرچەند هەمیشە هیوام خواستەوە کە موسیقی کارێکی تیمیە هەرچەند دەگە بەهرەت هەبێ وەکو گۆرانی بێژ ئاوازدابنی ڕەنگە لە ئاوازەکان لەسەر ناخی خۆت زۆر نزیک توانی جوان دایان بڕێژی بەڵام زۆر جاریش پێت خۆشە کە لە درێژەی کاردا کەسانی هاوسەلیقە هەبن کە دەریونی تۆ بناسن ناخی تۆ بناسن سەلیقەی تۆ بناسن مەرامی تۆ لە وشەکاندا بتوانن بەیان بکەن هەر کاتێکیش کەسانی ئاوات سەر ڕێگە من چاوانم ماچ کردووە و دەستی هاوکاریم درێژ کردووە لەو ڕێگەیشدا کەسان زۆر هەبوون کە لە نووسینی تێکستا کاک ئەحمەد محەممەد خەڵکی شارە جوانەکەی سلێمانیە کە زۆر یارمەتی دەربووە کەسانی دیکە هەبوون کە پێم خۆش بوو ناوی هەر هەمویان بێنم سپاسیان بکەم کە لەو ڕێگەیەدا هاوکارم بوون بەڵام زۆر جاریش خۆم مەجبور بووم ئەوەی کە لە ناخمدا بۆ فریانە کەوتوم کەسێک بدۆزمەوە کە بەیانی بکە خۆم بەیانم کرد بۆی کردو ئاسانکاریش بووە من توانیمە زیاتر کارەکان بکەم. کاکچیا ئەمە پرسیاری ئەوە بکەم تا چەند تۆکو موزیسیانێک بەرکی سەرشانی خۆت ئەزانی کە لەگەڵ ئەوەی کە
گۆرانی پێشکەش بە گوێی بینەرەکانت و ڤیدیۆ کلیپ پێشکەش بە چاوی بینەرەکانت ئەەکەی ئەرکە لەسەر شانی شێت بەوەی کە بتانی موزیکیشیان پێشکەشکەیت چکە زۆرێک لە موزیسیانان لە ماوەی ئەم چەند ساڵی ڕابردووە هەوڵی ئەوایەن کە چەندین ئەلبوم و چەندین بەرهەم تەنها لە ڕێی موزیکەوە پێشکەش بە هەوادارانی خۆیان بکەن ئەمە یەکێکە لە خەون و کارەکانی تۆ. من خۆم ڕاستەکە دێ خۆم بە گۆرانی بێژ نازانم بەداخەوە ژیانی من جۆرێک بووە کە نەشم توانی وەسەنات وەکو هونەرمەندێک تەواوەخت خریشکاری هونەری بم. من پیشەم شتێکی ترە خوێندەوارێکم لە بوارێکی تردا بووە لە بواری کامپیوتەردا خوێندومە و کارم کردو بەڵام هونەرەکە هەمیشە کەسێک کە لەگەڵ هونەر لە دایک دەبێت ناتوانێت خۆی لێ بشارێتەوە یا خۆی لێ جێل بکە. بەس من وەکو مۆسیقاژەنی زیاتر لە مەیدانا بووم لەو دوایانەدا بەهۆی کە کۆمەڵە ئاوازم هەبوو و لەسەر سەرکێکی تۆزێ جیاواز پێم خۆش بوو دەنگێکی بۆ بدۆزمەوە کە نەمتوانی ئەو کارە بکەم مەجبور خۆم خوێندم ئەگینا بە من بواە هەر تەنیا خریشیکاری موزیکەکە بووەمایە چونکە پێم وایە مۆسیقا پێشکەوتنی مۆسیقا لە کۆمەڵگایەکدا پێشکەوتنی سەقافەتی ئەم کۆمەڵگایە نیشانەدا هەموو کەس دەتوانێت گۆرانی بڵێ بەدەم ڕێگاوە هەموو شوانێک ڕابگرا هەتا هەموو پسپۆڕێک دەتوانێت دەنگ بەرزکاتەوە بێڵە بەس فێربوونی مۆسیقا کاتی دەوێت خوێندنەوەی دەوێت مەکتەبەکان دەبێت بە بڕی جا بۆیە بە بڕوای من هەبوونی پارچە مۆسیقاکان ضروريەتێکە و هیوادارم کە هونەرمەندانی زۆر بەتواناتر هەن لە من زیاتر بتوانم لەو مەیدانەدا ببینم. خۆم پلانم هەیە کە لە داهاتوودا چەند تراکێکی دیکە لەو بوارەدا بەو هیواین یارم دەمەکە یەکێکە لەو کارە جوانانەی کە تایبەتە بە موزیک و لەگەڵ دوو بەرهەمی ترا بە خۆشحاڵیەوە پێشکەش بە دەستگای میدیای کورسات و لە ڕێ پرۆگرامی کورسات مەگەزینەوە ئێمە ئەمێوارەیە قسە و باسی لەسەرەکەین. یارم دەمەکە ئامادەیە بەشێک لە ڤیدیۆ کلیپەکە بینین و گەڕێنەوە فەرموو. دەستەکانە خۆش بە کاک چیا و بە هیوای کاری باشتر و کاری جوانتر لە دەستپێکی پرۆگرام کە ئاماژەم پێ کرد کە بەڕێستان لەگەڵمانن وتم سوپرایزێکەیە کە من قسە و باسی لێوە ناکەم بەڵام پێم خۆشە تۆ خۆت باسی ئامادەکاریەکان بکەی بۆ ئەلبومە نوێیەکەت. فەرموو. بەڵێ دەرمخا من لە ساڵی 2023دا ئالبۆمێکم دروست کرد بە نێوی نیگا بە دوای ئەودا من دام نابوومە کۆتا کارەکانم بەڵام کەوتمە سەر سێرێک کاری دیکە کە ئەوانیش لە ئالبۆمێکدا خەریکم کۆیان دەکەمەوە. ئالبۆمەکە بە ناوی بارانە پێکاتۆ لە 10 تراک کە 4 تراکیان تێکستی خۆمە تراکێکیان تێکستی کاک ساڵە بێچاری عزیز و خۆشەویستە کاک ئەنوەر خاتەمی دوو تراکی تێدا نووسیوە خاتوس ژیلا حوسێنی نەمەر یەک تراک تێکستی ئەوە کاک کەیوان پەرمووز و کاک مەهراب ئاقایی کە بە لەهجەی کەلهوڕی من یەکەم جار تراکێکم خوێندووە. ئەمانە لە نووسینی تێکسەکاندا یارمەتی دەرم بوون. ئاواز و دابشکردنی کارەکان هەمووی خۆمە یەک یا دوو تراکیان نەبێت. ئالبۆمەکە کارەکانی بە کۆتا گەیوەن بەڵام
وەکو هەموو هونەرمەندەکانی دیکەم بەسەر دەستم داماوە تۆ بزانم چۆن بڵاوی بکەمەوە کە لانی کەم بوارێکی پرۆفشناڵی سپۆنسۆری بەخۆیەوە ببینن. نازانم ئایا سەرکەوتوو دەبم، چون دنیای ئەمڕۆ خۆتەزانی هونەرمەندەکان کەند و کەسپیان یەکجار زۆرە لە دروستکردنەکەدا، بەڵام کاتێک کە تەواوە بێ بە تەنیا ئەمێنەوە لەگەڵ ئەو هەموو خەرجی و ئەو هەموو زەحمەتی کە کێشاویانە و ئەوە کاکە لە داهاتوە نەتوانن هەبەو شێوەی پێویستە بەردەوام بن. ئەو کەند و کۆسپانە قەرەبوو ناکرێنەوە لەسەرێک کۆ بنەوە لە کۆتاییە فشارێکە هێنێ کە ڕەنگە هونەرمەندەکە هونەری پێما بێ بەڵام تااقەت و توانای بەردەوامبوونی نەمێنێ. هیوادارم من بتوانم بەهەرحاڵ بۆ ئەو کارەیان بۆ یەکەم جار منەوە 11 ئەڵبۆمم دروست کردووە، بەستا ئێستا هەر 11 ئەڵبۆمی هەمووی هەر لەسەر شان و پیر و خەرج و مخارجی خۆم بووە و تا ئێستا دەستی هاوکاریم بۆ کەسرا نەکێشەوە، بەڵام بۆ ئەمان هیوادارم لایەنێکە بێکە سپۆنسۆری هونەرەکە بکات، سپۆنسۆری تاکە کەسەکان نەکە. من تەنیا لەو بوارەوە هەریکم سەیرەکەم ئەگەر ڕێگەیەکە بێت. کاکچیا بۆ هیوایم لە ئایندەیەکی نزیکە ئەڵبومەکە و بکەوێتە بەردەستی گوێگرانی خۆی و زۆر خۆشحاڵ بووم کە لەم بەشەی پرۆگرام لە ڕێسکایپەوە لە وڵاتی سویدەوە قسە و باسمان کرد لەسەر بەرهەمانویەکانت بە هیوای کاری باشتر و کاری جوانتر.